ڕووداوی ئیسرا و میعراج معجزەی ئیسرا و میعراج فەزڵ و مەکانەتی ڕەسوڵ الله دەرەخا بۆمان کە ئەم محەممەدە چەند گەورە بووە چەند مەزن بووە خوای تەعالا گەیاندوێتی بە شوێنێک کە هیچ مرۆڤێکی تر پێی نەگەیشتووە لە ناو هەموو مرۆڤایەتیە خوای تەعالا پێغەمبەرەکانی هەڵبژاردووە ئەنبیای هەڵبژاردووە لە ناو ئەنبیا ڕوسولی هەڵبژاردووە لە ناو ڕوسولە 5 پێغەمبەری هەڵبژاردووە کردویانێتی ئەولو العەزم نوح ئیبراهیم موسا عیسا محەممەد صلى الله عليه وسلم لەناو ئەوانیشا محەممەدی فەزڵ داوە بەسەر هەر هەمویانە موسا عليه السلام لەگەڵ خوایە قسەی کردووە بەڵام لەسەر زەوی لە کێوی توور لە لای دارێک لەوێ بەڵام لەگەڵ محەممەدا قسە ئەکا لەسەرەوەی حەوت تەبەقەی ئاسمانەکان و لە لای دارێک کە پێی ئەوترێت سیدرەت المونتەها سەی ئەم فەرقەکە لەگەڵ موسا قسەی کردووە لە زەوی بەڵام لەگەڵ محەممەدا لە ئاسمان خوای تەعالا ئەو معجزەی داوە بە پێغەمبەرەکانی تر بە محەممەدی داوە صلى الله عليه وسلم و بە زیاترەوە لەبەر ئەوە ئەیکا بە پێشەوای پێغەمبەرەکان لەو شەوە مبارەکە گرنگی نوێژ لە ئیسلامە کە کۆڵەکەی دینی ئیسلامە کە هیچ ڕوکنێک ناگا بە نوێژ نە ڕۆژوو نە زەکات نە حەج ئەمانە هەمووی گەورن بەڵام هیچیان ناگا بە نوێژ لە هەمووی گەورەترە بۆیە زانایان وتویانە ئەگەر ئەو کۆڵەکەی بڕمێ یان بڕۆخێ خوا پەنامەمدا هەر هەموویان ڕۆخێ بیناکە هەر هەموویان ڕۆخێ نوێژ زۆر گرنگە ئەبینی سەدەها ئاەت لەسەر نوێژ هاتووە و ئەمرکردن بە نوێژ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێن عەهد و پەیمانی نێوان ئێمە و نێوانی ئەوان یعنی قەزدی کافرەکانە نوێژە هەر کەسێ نەیکا فەقەد کەفەر بێباوەڕ بووە خوا پەنامەمدا لەبەرەوەی نوێژ لەبەر گرنگی خوای تەعالا پێغەمبەر ئەبا بۆ لای خۆی لەوێ فەرزێکا لەسەری لە ئاسمانەکان بە تەشبیه نەبێ خۆشەویستەکانم دائما وڵاتان سەفیریان هەیە باڵێۆزخانەیان هەیە لە وڵاتەکانی تر بۆ نمونە ئەمریکا لە هەموو ئەم دنیاە وڵاتان باڵێۆزخانەی هەیە قونسوڵیەی هەیە هەر بابەتێکە بێ لەگەڵ باڵێۆزخانەکە قساکە و باڵێۆزخانەکە لەگەڵ ئەو وڵاتە و لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە قساکە بەڵام ئەگەر بابەتێ زۆر گرنگ بێ زۆر خەتەر بێ پەیوەست بێ بە ئەمنی وڵاتەکەوە ئەڵێ ناردیە شوێن باڵێۆزخانەکەیە ئەیگەڕێنتۆ باڵێۆزخانەکە ئەگەڕێنتۆ سەفیرەکە ئەگەڕێنتۆ بە وڵاتەکەی خۆی قسەی لەگەڵاکە بەڕاستە و خۆی ئەم جا ئەینێرێتەوە دووبارە بە تەشبیه نەبێ نوێژ ئاوایە ئەوانی تر هەموو بە ئەمری خوا بۆ جبریلیش بۆ محەممەد صلی الله عليه وسلم دای بەزاندووە ئەمە ڕۆژووە ئەمە زەکاتە ئەمە حەجە ئەمە فەرزەکانی ترە بەڵام نوێژ نوێژە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بڕاوە لای خوای تەعالا لەبەرەوە هەرچی ئەکەن نوێژ ئاگاتان لە نوێژ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا وەفاتی کرد هەر ئەی فەرموو موسڵمان نوێژ ئاگاتان لە نوێژەکانتان بێ ئاگاتان لە نوێژەکانتان بێ سوودوەرگرتن لە خیبرەی خەڵکانی تر عیب نییە ئینسان ئەم معجزە ئیسرا و میعراجە ئەومان بۆ دەرەخا نەک عیب نییە ئینسان سوود لە خیبرە و تەجروبەی خەڵکی تر وەربگرێ لە ئەزمموی خەڵکی تر وەربگرێ نەک عیب نییە بەڵکو پێویستیشە جاروە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خیبرەی موسا عليه السلام لەگەڵ خەومەکەیە سوود لەوە وەرەگرێ کە چۆن موسا عليه السلام لەگەڵ قەومەکەیە معاملەی کردووە هانکە ئەگەڕێتەوە 50 نوێژ یەکەم جا فەرزە بێ کە ئەگەڕێتەوە موسا ئەفەرمێ من پێشی تۆ خەڵکیم تاقی کردوتەوە ئەی محەممەد خەڵک ناتوانن 50 نوێژ لە ڕۆژێکا بکەن داوا بکە لەخوا کەمی کاتەوە ئیتر بەهۆی ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە و لە ئەخیرا ئەبێ بە 5 نوێژ ئەوە سوود وەرگرتنە لە تەجروبەی خەڵکانی تر